لا گوندی عەلیاوەی شێخانی سەر بە پارێزگای هەولێر خانەوادەیەک هەیە کەوا لە نەوەتەکانی سەدەی ڕابردووەوە تاکو ئێستا سەرقاڵی کاری ئاشەوانی و گەنم و دانەوێڵە کوردیەکانن. بە دیاریکراویش مام یوسف و کوڕەکانی. یوسف محەممەد هاوڵاتیەکی دانیشتووی گوندی عەلیاوەی شێخانە کەوا لە ساڵانی نەوەتەکانەوە سەرقاڵی کاری ئاشەوانیە بە مام یوسفی ئاشەوان ناسراوە. من لەم ریپۆرتاژەدا لەگەڵتان دەبم دەسمە لای مام یوسف و کوڕەکانی هەم کە خۆی سەرقاڵی کاری دانەوێڵەیە و دواتریش کوڕەکانی کەوا سەرقاڵی کاری ئاشەوانین و دواتریش هاوڵاتیان وەردەگرم ئاخۆ بزانم خواستی هاوڵاتیان لەسەر دانەوێڵە کوردەواریەکان چۆنە و لە چ ئاستێکدایە. محەممەد عەلیمە ئیبراهیم خەرچی عەلیامە هەر لە دایکبوونی ئێرکوانەمە. ئەمە لێرکوانە لە 2012 خانیمان کرد غێر لە 87 گونمان خراکرا عەمووی لە 2012 لەکا کورد ڕزگاری کرد ئەو مەنتیقە و 2012 هاتینەوە خانیمان کرد لە 2013ەوە ئەو ئیشی دەکەین لێرکوانە. پێشترش لە هەولێر دەما کرد بەس بڕە ڕەزالەتی یا ڕاستەکەی ناوەڵە بەس زمانی بام ئەلێرکوانە ئاشە بوو لەگەر کاک مەلا جەمیلی عیساکە برابوون ئەوانە ئاشاهینە لە بەغدا لێرە دایاننا ئارد و ساڵ و بروشان لۆ خەرگ لێ دەکەت ئەو کاتی نەبوو لۆ ئەو گوندانە ئەو کاتی مشینە لە عەفتاونەوە ئەوانە بووە بەس ئەو لە دووی ئەمە برین بووینە ئاشەوان و پاشان دەستمان بەو ئیشەش کرد. ئارێ وەڵڵا هەیتی ئەدی ئەگە نەیبی ئەمە ئیشێکوی دەکەی ئارێ وەڵڵا هەیتی زۆریش لەبەرەوەی ساوارەکەمە کوردیە بەدارە گەنمەکەش هەری خۆمان هی ئەو کوردستانەیە لە تورکیا و لە دەرێ نایەتەن بری هەر گەنمی خۆمانە لێرکوانە مەسەلەن هەر ئەو ئاقارە دەدورێتەوە و ڕاست دەین لێرکوانە دەیکوت. وەڵڵای ڕێکارەکانی ئەوە ئەمە ئەو گەنمەی دادەنین دەبین لە فەرێ دەکەین لە مەنزەری دەکەین مەنزەری ئاوتێ دەکەی ئاگری تێبەردەی گەرمایە سبەینان خەول لەخۆ عرام دەکەی مشینە 20 دقە پێشی نێژی هەرستین ئاگری تێبەردەین مەلا بانگەدا ئەو برێن نێژێ دەکەین و دێن لە دەورەی دەسوڕێن و تێکی وەرەدەی و داری بێخە بنێ و هەتا گەرمادانێ بەبەر گەرمای نەکەوی ئیشەکەیمە. ئەرێ وەڵڵا عەزیەت و مشەقەتی زۆرە وەڵای ها ئێستا دەڕاستە بە موسیمە تەماتە زراعە دنیا هیمەش ئەو هاالەیە هیمەش لە دەی شەشەوە دەست پێ دەکەین برین دەکاتە پاییزی ئەو هاالە کە دوای دنیا ساردا دێ و هیچ نابی و باران دێ ئیشەکەیمەش نامینێ. ئەمە بەس خەرچی هەولێر و برین دەوروبەریش دێن ئێستاکە لە کورانی بوو تۆ خەرکەکە نا ئەوە نییە کابرا بری ئەو دەم لۆ بکورێنە ئەمە ناش دەینە بازاری پێت برێم ئەمە بەس لە ئاشەکەی خۆمان خەرک دێ دەباتن لە مێشە ناسراینە خەرکەکەدا. وڵای ئەو گەنمێ 3 سعاتی دەوێ هەیە 2 سعات و نیوی دێ عەسەب چیڕی گەنمەکە 2 سعات و نیوی بەلای کمی دێ چارێکە زیاتر دوای کولاندن ئەوە ئێستاکە ئەمە وشی قەدیم لێ بە ستر و پەقەرەس خەرێک بەسەبانی دێخست ئێستامە عارەبانەمە هینایە بنیشما کون کردیا بیداتی دەما کرد پارزووکمان دادەنا پارزوویەوە لە تێمان دەکرد ئاوەکە دەچۆڕا ئەو لە عارەبانەمان دەکرد ئەوزارم باشەڵە فێرشکەمان لۆ دیتەوە عارەبانەکەمان کون کرد وچی پارزووی کون کورما کردیا یەکسەر ساوارەکە لە عارەبانەکە دەکەی ئاوەکە دەچۆڕێتەوە هەر بە عارەبانەکەش ئەوە دەبینی زەیەکە دیارە ئەوە دەورەی سیم کرا و گۆرەپانەکە بەعاربان لێ ڕووی دەکەن و مندار بە شەنەی پەرتی دەکەین و پەرکردنەکەش کووە ئەتۆ ئەوە پەرتت کرد دەبی نیو سعاتێک جارێک تێشی وەردەی کە ڕوت کرد نابی پشتی تێکەی نابی پشتی تێکەی برێ ئەوە کورا و ڕوون کرد ئەوە دەبی ئەمە هەتا سعات 1 و 2 سعاتێ جارێک بین تێکی وەردەی هەرجێر و وەرجێ دەکەی هەتا هیچکە بیتن ساوار ناسکە پێت برێم ئەگە ئەو تێگوەردانە نەبی نابیت عەرزەکەمان نییە بەس ئەوان هەموو برادر و خزمن ڕقەیمان لەکنە گەنمەکە حازر دەبی دەرەوە ئەو گەنمەم هەیە بەکەلێک دێل و ساواری گەنمی سیمی تۆ هەیە گورسپی هەیە گوڕەشی هەیە ئەکسات هەیە ئەوانە بەکەلکەمە دێ گەنمی نانی ئەوەی سالی وەردەگیر بەکەلکەمە نایە ئەم ئەو گەرمە لۆ من ناویتن
چکە ئەو گەنمە سیمی تۆە دەبیتە ساوار گەنمە کوتا بڕوش ئەوانە ئەم لێ ئیجاد دەبی گەنمی نای نابێت هیچ ناسکە. هەرچەندی هەوڵماندا مەسەلەن شتێکە بێ ئاسانکاری بیدۆ خۆمان ئەوەندەماندی نەبینبرین زۆر یعنی تاقیمان کردو لە یوتیوب و لە گۆگڵ شتوالا تێرەتا بەسەر مەرحەلەش یعنی شتێکمان دیت یان دەمانویست دروستکەین برین نەدەبوو ئەو کاتی ئاخری وەڵا گوتیان لە پەیجێکی ینی لە دەری وڵات گوتیان جیازیانێ لۆگە هەم لۆگەم تێکردنێک هەم لۆ ساوە خەکرۆز ترەوە کە داوام کرد ئەو جیازە هەر ئەوە ینی گەمی پێ دەکات لە فەردەی مەسەلەن ئاسانکاریان جیازەش کەشمان هەیە ئەویژعینەن بەخۆی دەڕواتن بەس دەبێت بیگریت مەسەلەن ساوەڕکە خڕ دەکاتەوە وڵای زۆرە ینی پێشتر ئێستاوە بە پەقرەزان دەما بە پەقرەزان هەر تێکەن ینی دوو کەسەوەی بکاتن ئەگەر پشتمان ژاین دەکرد خاستن ساوەڕ خڕکردنەوەکە ئەوە چار کەسی دەیش خڕکاتوە تا ینی 2 ساعات شیدەی زیاتریش بەڵام ئێستاوە بۆ جیازە 1 ساعتی خڕ دەکەینەوە هەر بێک ئەوەی نەفەری دەکرێت دەدورین و هەم لە فەردە دەکاتن پێکە چیدە بەس دەگواستەوە سەفتی دەکەن ئەمە لێرە ئەوزە خری دەکەینەوە ئەوە خری دەکەینەوە ئەزە پارەکە ئەمە پێرار و پێشترێ بە ماسی ئەو بە ستر و بە بێلچەی خڕمان دەکرۆ لە فەرەمان دەکرد بەس پارەکە کوڕەکەم زیرەکە لە کۆمپیوتەر و شت دەزانی ینی عادی کۆمپیوتەری تەواکیدا دیتی لە مۆبایل گوتی بابە ئەو لە سین جیازەکەیە ساواری خڕ دەکاتەوە لەوێ دیتە بووی وڵات تەماشام کرد کورە گوتم ئەوە کو دەستمان دەگات وڵا کاکە دەی تەلەفۆنی کرد ئیشەکەی ڕێگی خست لێرەش ئەوە هەیە ئەوانێک کە دەینەوە هینان و برزن هەیە لەوێ لە سین ئەشادێ لە بەغدا دێونە وڵا پێمان گوت تقریبان جێژنەی ڕەمەزانێ بوو بەڕادەماندا جێژنەی ڕەمەزانێ بەڕادانماندا جێژنەی قوربانێ هاتە دەستمان ئەمەش تقریبان وەختەکە ئێستا وایە لە پاش جێژنەی قوربانی وەختی ساوار کورانە وڵا هاتی لێرە وەبزانام دوو ڕۆژ ئیشمان نەکرد کابرا تەلەفۆنی کرد گوتی وەرە جیازەکە گەیشتە جێ وڵا هینامان جیازمان لێرە ئیش پێ کرد ماشەڵڵا ئێستا ئیسرعاتمان کرد ئەومان لۆ خڕەکاتە وشی دەڕاستی لۆمان لە فەردەش دەکا بە قورئان ئەمە وش کابرا گوتی بەندە و تاقەدە ئیشە دەکەین ئەمە دەرەقەتی ئەوەی ناینن بە جوملە بدەینە خەرک و وشی حکومەت بەمە ناکرێتن حکومەت چمان لۆ بکە بەڕاستی ئێستا من چم لۆ بکەوە هەر ناکرێت نابتە ئەو ئێستا شەریکە هەیە کاکە لێرە سایل هەیە شەریکەیە دەکورێنیتن بە کارەبا نازان بەچە بەس وشی ئەوەی مە خۆماڵی نییە خۆماڵی وش ئەوەی ئەو تورکێ ئەت شارەزای مش لە خوارد بێت هیمە فەرقی لەگەوی هیمە ئەو ئیشەکە لێرە ئەوە عینی بەدەست و مستخۆتە هەمووی تشتی کوردی دائیم لە هەموو دەولەتە خۆشترە ئەها بزانن نانەکەی نانی کوردی لەگە نانی فڕنی و سەمونی چەندی فەرقە ئەو گەنمە ئەمە بخۆمە لە ئاشی لێ دەکەین لێرە دەکەین ئەو نانە ماشەڵای دەوێتن یعنی فەرقی زۆرە تشتی کوردی هەمووی فەرقیە حتا برنجت حتا نۆکت حتا بیستان گوندۆرەی دێمیت فەرقیە لەگەر هی خارج کاکە هەموو شتەکانمان فەرقیە بەڕاستی ئەمە لێرە پێشتر گسکەم بام شینایی دەکرد تەماتەی بە زبری دەکرد تەماتە ئەوەندە ترش بوو وەڵا شفتی دەکرد ئەوە دەستگرت دەستی دەکرد کاکە شفتی ئێستا کاتامیە لە بە چیمیا و نازام چوو ئێدەکەەوە هی دەرێت تەداخلی کردە لایە ئەوەیە ئەیوڵە کوردی تشتی کوردەواری خۆمان ئێستا مرشی کوردی کاکە وەرە کەرەبابشی سەر بڕە لەگە کەرەبابشی دەوازی سەدی فەرقە ئەوەیە مەسەلەکە کە گوتت کوردی تەوا دەبرێتەوە هەموو شتەکە یەکلادە چەند ساڵە تقریبان لە 93 ساڵەوە لێرەینە لە 93 ساڵەوە بەس قەدیم باپیرم ئاشیە بووە بابیشمەوە هەر هەمان بووە هەر ئاشمانە بووە ئەوە ساواری داندۆشە بە خۆمان کوراندمان لە گوندی ئێستا بابم و برایەکەم لەوێنە دوو عائلە سێ نەفەرشمان لەگەر لەوێ دەکورێنین دەینەوە ئێرە لێ دەکەین ئێستا ویان ساواری داندۆشە سپیمان کردیا ئەوجە بژار دەکەین لەبەروەی جاروێ سوتفە بەردەش دەکەوتە ناوێ لەوێ ئاگامان لێ نییە کە بەردی بکەوتە ناوێ بە کەلک نایە لێرە بژاری دەکەین ئەوجا لێ دەکەین خەرک دێ دەباتن لێرە ساوارمان هەیە بروشمان هەیە گەنمەقتامان هەیە برنجمان هەیە برنج سەدری عەمبەر پێنجمانجی شەژمانجی
قەلە خەرمانە ئاردی جۆمانەیە ئاردی گەنممانەیە سارانە لێرە دەکەین ئەوە هیچی خۆمانێتمان ئی خەرچی لێ دەکەین هەرچیەک دانەوێرەشان هەبیتن لە بۆیان لێ دەکەن مشکلە نییە ئەمە ئەنی هەردوو شەکەی دەکەین وڵات سیوای پێوزی هەنی گەنمەکەی یان ساوارەکەی خۆی دەینی بە ئازری کوراندیتی ئەمەش لێرە لۆی ور دەکەین و سپی دەکەین بە خۆی بێژینجی دەکاتن هەشە بێژینگ ناکە ئێستا مازازمانەیە ڕاست لە بۆیان بێژینگەکەش دەکەین ئاردەکەی لێ دەگرین پیرخەنیەکەی لێ دەگرین دەیدێنەوە بەس لۆقی لە مال هەری دێن ئەو بێژنگکردنە لە بۆ چییە لە بۆ چ شتێک باشە ئەو بێژین کرا ئەوەڵ جار ساوارەکەی دەکڵێنن وەکی دزادەی هێن نێرە لێرە چینە پەلکی لەسەر لادە من هەباشەی دەکەن خاوێنی دەکەنەوە چکە گەورەیە دنکەکەی چینی یەکەم لی دەدەین لی دەدەینەوە لەو بێژنگەی چینێکی ور دێتە خوارە درشتێک دەمینێتەوە دەیبین لی دەدەینەوە جاری بکە جاری دووەمیش دیسان درشتێک دەمینێتەوە لە سەرکۆتەکەی ئەوها لی دەینەوە دەیبین دیسان جاری سێمیش لی دەدەینەوە ئەنجە جاری وایە چارەمی جاریش لی دەدەینەوە ئەنجە ساوەرێکی پوختە و خاوێن بخواردنێ دێتە بەرهەم ئەو ساوەرەش ئەوە یەکسەر ناخورێ دەبێ ئاردە ساوەر و پیرخەنی لێ بگیرێتەوە ئەنجە دەیبنەوە ماڵێکی ئاردە ساوەر و پیرخەنیشمان لێگرتەوە هەڵی دێخن و بەبای دەکەن ئەو جار بۆ خواردنی ئامادە دەبێت ئەو ساوارەی کە پێ دەگوتێتی خۆماڵی لەگەڵ ئەوەی بازار لە ڕووی تامەوە لە ڕووی جوانیەوە لە ڕووی خۆشیەوە لە ڕووی لە هەموو شتێکەوە چۆنە ئەو ساوارانەی دوکان و بازارەکان کیسێ هەمووی مادەی حافیزەی تێدایە دووش گەنمەکە کەس نازانە گەنمی خۆمانەیە خۆمانە نیە وەکی ئاردە سفرەکەی ئاردی سفر ناڵێن سەرەتانە وەنیە وەکی ئاردە سفرەکەی ئەو ساوەڕی خۆمان ئێستاوە تا ساڵێکی دی ئەو ڕۆ بمێنێتەوە نەبوونی تێک دەچێت نە کرمەک نە ئەسپێک هیچی ناکەوێتێ بۆ مەعیدەی باشە قۆڵۆنی پێ ناگریت مەعیدەت پێ تێک ناچێت ئەوەی کیسەکان ئەتو مۆعیدەکەی بخوێنەوە ئەو ڕۆمۆعیدی بەسەر چۆ سپێنی کرم و ئەسپێکەتی تێ ئەو ئاوە تەماتە ئەو ڕۆمۆعیدی بەسەر چۆ سپێنێ سەرەکەی بکەوە کە ڕشفێکەتی تێ مادەی حافیزەی تێدایە بەزەوە نییە ئەوە تەبیعیە ئێستا خەڵک زۆرتر گەڕایتەوە بۆ شتی خۆماڵی ئێستا ئەو شعریان لەوێ دانایە ئەوە پیرێژنێک دەیکا لە سەر ڕێی کۆیە دەیهێنێتن چیلۆی بە 6,000 هزار قاتی ئەو شعریە کە چیلۆی بە 1000 زەردەکە معمەلە چێ دەیکاتێ 1000 قاتی وی ڕەواجی لەسرە خەڵکێکی زۆر ئێستا گەڕایتەوە سەر شتی خۆمانە ساوەر بڕوژ گەنمەکوتا تاین لۆبیا فاسۆلیا نانی خۆمانە ئێستا ئێمە ژنێک دەیکا لەوبەری ئاردی بۆ دەبم ئەگەر بێت و پێمان بکرێ هەفتەی 2000 نانیش بۆ هێرشی بکەین دەیەوێتن خەڵکێکی زۆر جەنانی سفریش ڕەواجی نییە هەر گەنمەکە بە زۆری وڵا ئەتو ئافرەتان خانمان باشتر دەزانن بە تایبەت ئاردەکە با پرسیارێک لەسەر ئاردەکە بکەم ئەو ئاردا خەڵک زۆر تابیلەتی حەزی پێیەتی لە بۆ نانەکەی تامی خۆشترا جیاوازی لەگەڵ ئاردی یاخود نانی بازار ئاردی سفر یاخود ئاردی بەیاع چییە ئاردی باعی وەڵڵاهی من نازانم ئاردی باعی دەڵێن ئەوە ئەنواع شکال شتە تێکەڵ دەکرێتن خۆ زۆر جار نانیشی لێ دێ ئاردی باعی بەس تامی خۆش نییە تامی خۆش نییە ئەوە سفریش هەموو کەس دەڵێ سفر خراپە بە دکتۆر و بە زانستیت بە لێکۆڵینەوەی هەمووی دەڵێ ئاردە سفرە خراپە بەس ئەو ئاردە خۆمانەوە تەبیعیەوە گەنمەوە لێی دەکەن و سار دەکەینەوە دەیکەینەنان نەڕەش خومرەی تێدەکەین و نە سۆدەی تێدەکەین و ئەدێ ئەو خومرە و سۆدەش هەمووی بۆ مەعیدەی خراپەوە نییە ئەوە تەبیعیە هیچ شتێ ناکرێتە ڕاستە خۆ ئەو ئاردەی کە لێرە لێ دەکەن لە ئاشی نانی لێ دەبێتە نان چۆن ئەو تەوە نانی ئێمە هەموو لێرێ بەو شەرتەش ئێمە سەعات 5 ئەو ژنە ئەو هەویری دەشێلێتن جاری وایەتە عەسرێ و هەویری دەمینێتەوە ئەو گوتکە دەمینێتەوە هیچی لێ نایە ئێدەوەرە ئاردی سفر پشێلە هەر ئێستا بیشێ لە سەعاتێکی دی دەڵێ داخۆ هەڵاتی تێکرایە دەترشێ و هەڵدێ چوومە زەمادە شتی دیکەی تێدایە بەس ئەوە نییە ئەو ئاردە ئەوە تەبیعی کاک حەزی بەخێر بێن زۆر سپاس زۆر سپاس دەکەم ئەمڕۆ چی تێناوتە و ئاشە لێی بکەی وەڵی گەنمی نایە لێ بکەم لۆ ئاردیە تاقی دەکەینەوە بزانین نانی لێ دەیان لێ نایە یەکەم جارتە دێیتە ئەو ئاشەیە خۆ دەتەوێت گەنمەکە تاقیکەیەوە ناوەڵا تقریبا 7 ساڵە دێمە ئێرە ئەرێ وەڵا 7 ساڵ دەبی دێمە ئێرانە ئاشەکەش ئاشەی چاکە ئەرێ وەڵا باشە لەگەڵ کاک هێرشوو برایەکانی چەند ساڵە دەیان ناسی گەنم و شتیان دەست بەنجیان چۆنە لەگەڵ ئیشە وەڵا نارم 7 ساڵم دێمە ئێرانە ئەو 7 ساڵی جاری وایە شەوێ ئیشمە بۆ شەو بە ساعت 9 دەی شەوێ وە تەلەفۆن لۆ کاک هێرشی کردەوە هاتیمە
لۆ ئاردییان گەرم هینایە باشە شتی خۆماڵی بۆ نمونە ئاردی خۆماڵی لەگەڵ ئاردی بازاری فەرقی چیە لە بۆ تو وەکو هاوڵاتی؟ ئای وەڵا سەتان سەد فەرقی هەیە هەر بۆنی نانەکەی لەگەر ئەویدی سەتان سەدی فەرقا ئەگەر نانەکە هەر کۆی چێبی لە ئاردی بایەکەی باشترە زۆر زۆریش زۆر تامی خۆشترە ئەویدی دە ڕۆژ بمینێتەوە ئێستا یەکسەر پیس دەبی و ئەس پێ دەکەوتە ناوی ئەرێ وەڵا بەس ئەو ئاردایان وە نییە ئەوەی خۆمان بژمینێتەوە وە نییە ئەوجا تو بەس ئاردی لێ دەکەی یا خودت گەن و ساوەر و بڕوشیش لێ دەکەی؟ ناوەڵا هەمووی لێ دەکەین ساوارە بڕوشە گەرمی دەکەینە ئات هەمووی دەکەین قەت هی بازاری ئەمە ناکڕین نە ساوار نە بڕوش نە گەرمە کوتا لە بازاری ناکڕین ناوەڵا هەمووی خۆماریە ئینشاڵڵا تەندروستیە کەشتان خۆماڵیە و باشە الحەمدوللا زۆر سپاس دەکەم بەڕێزی کاک حازی خەڵک زیاتر ئێستا چۆتەوە سەر شتی ڕابردوو بۆ نمونە بەرهەمی خۆماڵی یاخود هەری بازار زۆر بەکاردێنێت وەڵا زۆربەی زۆری بەڕاستی قەدیمیەکان ئەوان دەزانن چی ئیسفادە چیەیە بەڵام گەنجەکانمان نازانن ئیسفادەکەی لە چییە خۆی گەنجەکان ڕاستی ساواریش هەر دەچن ئاودەرن تورکیەکە بابە وەڵا تورکیەکە هەمووی بە دەرمانی کەس نازانانی کوکرایە کەس نازانانی کووە بەڵام ئی خۆماری سەتان سەتە و دەرجەیەکە و سەحیە سڵاو دەبێت سلااو لە ئێوەی بەڕێز بەخێر من سەر چاوم دەکەم سەبارەت بە ئەو ئاشەی بەڕێستان چەند ساڵە هەتانە و تەمەنەکەی بۆ کەی دەگەڕێتەوە ئێستا هاوڵاتی تا چەند ڕوو لە شوێنەکەتان دەکات بۆی کە بەروبوومە خۆماڵیەکان لە ئاش بکە؟ بەڵێ پێشتی بەخێراتتان دەکەم ئەو ئاشا ئەمە پێشتر بابم لەگە باپیرم لە گوندی علیاوە ئیشیان کردیە لە 92 هاتنە هەولێرێ لەگە ئینتیفازەوانە هاتن لە 92 سێ هاتن لێرە ئیشیان کردی هەتا ئێستا بەردەوام تقریبا دەکا 30 قسوور سا 33 ساڵ شتە وایە زۆر باش ماوەی 33 ساڵی ئەو لەو ئیشە بەردەوام بەڵێ خەڵک چۆن سەردانی ئێرە دەکات بەراورد بە ڕابردوو تا چەند خەڵک ڕووی لە بەروبوون خۆماڵی کردووە؟ وڵی لە ڕابرد لە نۆتەکان خەڵک زۆر ڕووی تێدەکرد بەو دوایە کەم بووە لە پاش 2002 ئەوانە خەڵک کەمتر ڕووی لە ئاش کرد بەعکمی ئەوەی بەرهەمی دەرەوە زۆر داهات هەولێری بەڵام ئێستا دووبارە گەڕینەوە سەر ئاشی زانیان بەرهەمی دەرەوە کە زەرە زیانی هەیە هەموو مواد عافزە و شتی هەیە ئەو بەرهەمە خۆمالیانی خۆمان هەم بە تامترە و هەم سعیتریشە ئێستا زیاتر خەڵک گەڕینەوە ئاردیگەنم زۆر لێ دەکەن بە دەرەجەیەک ساواری خۆمانە دێن لێ دەکەن گەلموکتا و بڕوش برنجی کوردیش گەلک ڕووی لە زیاد بوون کردی برنجی کوردیش خەڵک زۆر لە ئاکرێ دێنی لێرەکە بە خۆشمان هەیتمان ئەو بەرهەمانە برنجمان هەیە ئاردمان هەیە نانی گەنممان هەیە ئێستا خەڵکەش زۆر ڕووی لێرە کردی لە خوای بە زیادوی ینی ماشەڵڵا برێم بەراورد بە ساڵانی پێ 6 ساڵ پێشستا سێقات خەڵک زیاتر ڕووی لێرە کردیە لە خوای بە زیادوی خەڵک گەڕێت سەر بەربوومی خۆماڵە باشە با باسی ئاردەکە بکەم بەڵێ زۆر جار دەگوترێت ئارد تایبەتمەندیەکی خۆی هەیە بۆی دەبێت ئاگات لێبێ و چاوت لێبێ ڕاست لە ئاشکردنی ئارد بە تایبەت گەنم چۆنە کاریگەری لەسەر گەنمەکەیە لەسەر چۆنێتی لە ئاشکردنەکەیە لەسەر ساردکردنەوە پێ چۆنە؟ دەبی گەنمەکە بیدایەتی تەجروبە بکرێ بزانی نانی لێ دەیان نا گەنم هەیە نانی لێ نایە ئەگەر ئی قەرازیش بی گەنم هەیە نانی لێ نایە بەوەی خەتای بنەتۆیەکەیە؟ خەتای بنەتۆیەکەیە یەک خەتای ئەوەشە کە زوو دەیدورنەوە هەیە مانجی 25 لۆ 29 هەتای 6 دەیدورتەوە ئێ نابی دەبی لە 6 ڕەت داتن ئەوە تەئسیریە دووش کە لە ئاشش دەکرێت زۆر تەئسیریە ئەوە حساسە زۆر ئێرە لەبەرەوەی ئەگەر سوتا گەرم بوو هەر نێخست ئەوە دەشتێت دەبی ئێستا من لی بکەم بە دەقی کابرا بگاتەوە ماری یان چارێگەر ئەگە نەدەشتێ دەبی زۆربەی خەڵک ئێستا لەبەر ئەو شتانەی ئەلێرە ڕوورەکە هیچ مشکلێ نییە ینی لێکردن و هەری خستنەکە زۆر تەئسیریەیە باشە ئەو ئاردە خۆماڵیە خەڵک بێت بە تایبەت ئەو ئاردە خۆماڵیە بکڕێ و بیبای بۆ خۆی لە ماڵەوە بیکاتە نان بەڵێ ئەوە شەیە هەیە گەنمی خۆی دەینی لێر دەکات و ئاردوو لە ماڵەوە دەیکاتە نان لە بۆ خۆیان بەس زیاتر ئێستا خەڵک دێ ئاردەکەی بە ئازری لەمە دەکڕیتن وەرە گرانتر ڕادەوەستی بەس 100 نانەکەی لێ دێ و گەنمەشی خاوێنە و لە ماڵەوە لە خۆی دەکاتنە زۆر بەشی لە دەبات لە کارگان یان
لە جیان دەکاتەنان. کاکەش سەبارەت بە ئاشەکان تەمەنی ئەو ئاشانە چەندە جۆرەکەی چییە بەراورد بە ئاشەکانی قەدیم ئایا هیچ جیاوازی هەیە؟ بەڵێ جیاوازیە پێشتر بەدەستار بوو خەڵک بەدەستار ساوار و گەلموکتای لێ دەکرد یان بە کوتان گەلموکتا و ساواریان دە کوتا پەلکیان لێ دەکردەوە. ئێستا لە خوای بە زیادوی ئاشی مۆدیل نوێتری شێ بەزەمە هێشتان ئەو ئاشانە بەکاردێن کە لە نۆتەکانەوە لۆمان هاتیە پێش نەوەتیش لە ئاشتایەکانەوە هەبووە هەتا ئێستا تەمەنیانە ینی تەمەنیان نێزیک 40 ساڵ دەبیتن بەس تەنها بەردەکانیان دەگۆڕین بەردەکانیان کۆر دەبی دەیگۆڕین بەردی ئاشی ئاردیش تیژ دەکرێتەوە لە ماوەی 10 ساڵی ئەو جە دەگۆڕێنین 8 ساڵ ئەوە تەمەنی ئەوەندێ بەس بەردی بروش و گەلموکتا ئیجاڕوشێ بێدەرێن زۆری ئاشەکەی جاڕوشێ ئی ساوار و بروشی کە وردەکە ئەویان دەگۆڕین ساڵێ جارێک بەردەک دەگۆڕین جۆرەکانی ئاشیش هەباشەمان هەیە هەباشە بەس پەلچی لێ دەکاتەوە گەلموکتای سپی دەکە ساواری سپی دەکە بروش برنجی کوردی سپی دەکە مەرعلەی دووەم جاڕوشەیە جاڕوشە بەس وردەکە ساوار و بروشی وردەکە ئەو ئێستا ئاشی تایبەتماندانە لە بۆ ساوار لە بۆ بروشیش لە بۆی بروش و ساوار دەکەوتە ناو یەکتری خەڵکەکە پێی ئیسعاز بەڕاست ناخۆشە بروش لە ناو ساواری بی ئاشی ساوارمە بەجیا هەیە عەلاف بەجیا بروش بەجیا ماعەدا ئاشی ئاردیش بەس ئاردی پێ لێ دەکەین خەڵک برنجی دێنتە ئاشیل و ئاردیلۆ کفتەی گەرمی لۆ نانی دەکاتێت جۆی خۆماڵی دێنی دەکاتە ئارد بەڵام جۆی خۆماڵیش نانی لێ نایە خەڵکەشی زۆر ئێستا تووشی نەخۆشی بووە هەیە نیسک و ئەو شتانە دەکاتە ئارد نیسک و ئارینۆک لە بۆ سوکەری دەرێن ئەوی شتەشی باشە بەعام ئەو بابەتانەیە